بۆ ڕۆژی دووەمە دیدار و کۆبنەوەکانی نێوان شاندی هەرێمی کوردستان و هەروەها شاندی ئوردنی لە عەمان بەردەوامە. چەندین دیدار و کۆبنەوە لەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی و وەبەرهێنان کراوە لە نێوان هەردوولادا و هەردوولا شاوڕان لەسەرەوەی پەرە بە پەیوەندەکانیان بدەن. ئەمڕۆ باسی ئاڵوگۆڕی بازرگانی دەکەین لە نێوان هەرێمی کوردستان و ئوردن و تایبەتی لە نێوان عێراق و ئوردن. بزانین هەرێمی کوردستان چۆن دەتوانێت دەرچەیەکی بازرگانی لەگەڵ ئوردن بکاتەوە بۆ ئەوەی هەم ئاڵوگۆڕی بازرگانی بکات و هەمیش بتوانێت کۆمپانیەکانی ئوردن زیاتر بێنێت هەرێمی کوردستان. دا ئەمانەوە گەیلان حاجی سعید سەرۆکیەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لقی هەولێر لەگەڵمانە. کا گەیلان ئەم کاتت باش دوێنێ و ئەمڕۆ چەندین دیدار و کۆبنەوەتان کردووە لەگەڵ خاوەنکارانی ئوردنی. چۆن دەتوانین پەرە بەو پەیوەندیە بازرگانیە لە نێوان هەرێمی کوردستان و ئوردن بدرێت؟ زۆر سوپاس کاک هێمن، ئەو کاتەی جەنابتان و بینەرانی کوردستان 24 باش. ئێمە لە دوێنێەوە کە خەریکی کۆبوونەوەین لەگەڵ چەندین لایەنی پەیوەندیدار بە بواری ئابووری لەوانە پیاوانی کاری ئوردنی کە دوێنێ کۆڕبەندێکی گەورەمان لەگەڵ ئەوان هەبوو، دواتر بیتوبووی لە نێوان بازرگانان و بازرگانانی ئەوان هەروەها بەرهێنەراندا دەستی پێکرد. جێگای خۆشحاڵیە کە مزەکەرەی تەفاهم یاخود نامەیەک تێگەیشتن لە نێوان وەبەرهێنەرانی کوردستان و یەکێتی و بەرهێنەرانی کوردستان و پیاوان کۆمەڵی کاری ئوردنی داواژوو کرا و هەروەها ئەمڕۆژ لە دوا بەدوای چەندین دیدار لەگەڵ وەزارەتی بازرگانی ئوردن و هەروەها دواتر لەگەڵ وەزارەتی ئابووری ژمارە کە بەڕاستی جێی سەرنج بوو ئەو وەزارەتە لە کاریگەریی تەواوی هەیە لە بواری ئابووری لە وڵاتی ئوردن و لە زۆربەی وڵاتان نیە، بەڵام لێرە هەستمان کرد ئەو وەزارەتە چەندە کاریگەرە و ئەوە بوو ئێمە حقیقەت توانیمان سوود وەربگرین لەو یاسایانەی کە بۆ بەرەو پێشبردننی ئابووری و بازرگانی لە وڵاتی ئوردندا هەیە. هەروەها ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئێمە چەندین بازرگان و وەبەرهێنان کە بەیەکەوە لە شاندەکەداین یەکتێگەیشتنێکی باش دروست بوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت هەروەها وەبەرهێنەران و بازرگانانی خۆمان کە ئێمە لەکوێدا دەتوانین پێشکەوتن بەدەستبێنین و لەکوێدا دەتوانین بەیەکەوە کار بکەین و لەکوێ ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان کەم و کورتی هەیە بتوانین لەوە بکرێتەوە بۆی هاندەرێک بێ بۆ هەم وەبەرهێنەران و سەرمایەدارانی خۆمان هەمیش سەرنجی بازرگانان و وەبەرهێنەرانی وڵاتانی دیکە و بە تایبەتی ئوردنیش ڕابچێشین بۆی بێن لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنان. بەڵێ کاک گەیلان، ئێمە چۆن دەتوانین سوود لە ئوردن وەربگرین؟ ینی ئێوە بەردەوەی سەردانەکە بکەن بێگومان سێرچێکەوەتان کردووە کە بازاڕەکانی ئوردن پێویستی بەچی هەیە و هەرێمی کوردستان پێویستی بەچی هەیە لە ئوردن. ینی ئێمە دەتوانین کاڵا بنێرینە ئوردن و چ جۆرە کاڵایەک دەتوانین بنێرین؟ بەڵێ ئێمە بەپێ ئەوەی وڵاتی ئوردن وڵاتێکی بە ئەزمونە لە بواری بازرگانی و هەروەها لە بواری پیشەسازی و بەپێ ئەوەی وڵاتی ئوردن ئیتیفاقیە یاخود ڕێکەوتنی بازرگانی ئازادی هەیە لەگەر زۆربەی وڵاتانی خەلیج، هەروەها لەگەر وڵاتانی ئەمریکا و کەنەداش ئەو ڕێکەوتنەی هەیە. هەروەها لە بواری پیشەسازیشدا چەندین ساڵە کار دەکەن و پێشکەوتنیی باشیان هەیە لە بواری پیشەسازیدا. بۆیە ئێمە لە دانیشتەکانماندا زیاتر پێشنیاری ئەوەمان دەکرد کە ئێمە بتوانین لەگەڵ وڵاتی ئوردن ڕێکەوتنێک بکەین کە لە هەندێک کاتدا کە ئێمە کاڵای زیاد لە پێویستمان هەیە بتوانین لە ڕێگەی ئەوانەوە بۆ بازارەکانی دەرەوە هەناردەی بکرێن. بەڕاستی ئەوانە دەبێتە هۆی دیتنەوەی بازاڕێکی تازە بۆ ئەو بازرگانانەی ئێمە یاخود ئەو خاوەن پرۆژانە بە تایبەتی پرۆژە کشت و کاڵیەکانمان کە لەگەر لە هەندێک فەسلی ساڵدا ئێمە کاڵای زیادە لە خۆمانمان هەیە بمانەوێت لە ڕێگای وڵاتی ئوردنەوە بۆ بازارەکانی جیهان هەناردەی بکەین. بێگومان ئەوە گفتوگۆی لەسەر کرا پێم وایە لە داهاتوودا کە شاندی ئەوان بانکێشت کراوە لەلایەن بەڕێز دکتۆر مێ سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران داوەتنامەی ئاراستەکردن بۆی لە هەرێمی کوردستان ئامادە بن بۆ کۆنگرەیەکی ئابووری گەورە. بەڵێ کاگەیلان، لەبارەی بازرگانی ئازاد دیارە یەکێک لە بەرپرسەکانی
حکوومەت لە ئوردن باسیەوەی کردووە کە پێویست هەرێمی کوردستان سوود لەو ڕێکەوتنە ببینێ. ئەنی ئێمە چۆن دەتوانین دەست پێشخەر بین بۆ ئەوەی لەگەڵ ئوردن لە ڕێگەی ئوردنەوە بکەوێنە ناو ئەو ڕێکەوتنە بازرگانیەوە کە بە ڕێکەوتنی بازرگانی ئازاد ناوزەمینەکان. هەروەکو دەزانن وڵاتی ئوردن زۆر دەمێکە ئەوان بەشێکن یاخود ئەندامن لە یەکێتی بازرگانی نێودەوڵەتی، بۆیە ئەوان لەگەڵ دەتوانن ئەو جۆرە ڕێکەوتنانە لەگەڵ زۆربەی وڵاتاندا ببەستن. جۆری بازرگانی ئازاد کەواتە زۆری بازرگانی ئازاد دوو جۆرە، هیچیان ئەوەیە کە لە بینی دوو وڵات یا دوو هەرێمدا دەتوانێت بکرێ، ئەوەی دیکەیان بازاری ئازادی نێودەوڵەتیە کە دەتوانێت بە چەندین وڵاتەوە بتبەستێتەوە. ئێمە پێشنیاری ئەومان کرد کە ئایا بتوانین تجارە وەکو بە عەرەبی پێ دەڵێن تجارە حڕیە بینیە، یعنی لە بینی دوو وڵاتدا ئێمە بتوانین ئەو ڕێکەوتنە بکرین بۆ بتوانین ئێمە کاڵاکانی خۆمان لە ڕێگای ئەوانەوە یان لە ڕێگەی بازاری ئەوانەوە هەناردەی وڵاتانی دەرەوە بکرێت. جگەلەوەی کە ئەوان خاوەن ڕێکەوتنێکی وان لەگەر چەندین وڵاتانی دەرەوە لە هەمان کاتدا ئێوان بە دەریاوە بەستراونێتەوە و مینای عەقەبە مینایەکی زۆر گەورەیە کە چەندین ساڵە هەم عێراق شتی لێ هاوردە دەکات، هەم ئەوانیش بۆ هەناردە و هاوردەی خۆیان سوودی لێوەردەگرن. بۆیە بەڕاستی وڵاتی ئوردن گرنگی تایبەتی خۆی هەیە، گرنجەکەی لەوەیدایە کە ئێمە چەندین پەیوەندی باشمان زۆر لە مێژینەوەن لەگەر وڵاتی ئوردن هەیە لە زۆر ڕووەوە. پێمان باشە ئەو پەیوەندیە لەگەر وڵاتی ئوردن لە بواری بازرگانی، لە بواری پیشەسازی، لە بواری وەبەرهێنان بەرەو پێش بچێ بەوەی هەردوو وڵات بتوانن سوودمەند بن لەو جۆرە ڕێکەوتنانە و بێگومان ئەوەی کە بەڕاستی ئێمە وا هەز دەکەین کە زۆر سوودمەند بووینە لەو دانیشتانە لەگەڵ وەزارەتەکان بەڵێ کاگەلان دیا پرسیار ئەوەیە کە ئالوگۆڕی بازرگانی لە نێوان ئوردن و عێراقیش عێراق هەمیشە لەیەوە دەکات دەڵێ ئوردن بە شێوەیەکی پێویست نەهاتۆتە پێش لە بازاڕەکانی عێراق، ینی ناهاوسەنجێک هەیە لە ئالوگۆڕی بازرگانی. هۆکاری ئەم ناهاوسەنجە زۆرە چی لە نێوان عێراق و ئوردن؟ بەڵێ وەکو دەزانن ئێمە وەکو هەرێمی کوردستان سنووری ڕاستەوخۆمان لەگەڵ ئوردندا نییە. وەکو هەرێمی کوردستان ئەو بازرگانی کە دەکرێت چ لە بۆ هەرێمی کوردستان بێ یاخود لە بۆ عێراق بێ لە ڕێگەی سنوورەکانی وشکانی عێراقەوەیە و ئەوانیش چەندەن ڕێکەوتنیان هەیە لەگەڵ عێراق و ڕێکەوتنی تعریفەی گومرجیان هەیە لەسەر بازی کاڵایە کە لە ئوردنەوە ئینتاز دەکرێت. بۆ لەوانەیە ئەو ڕێکەوتنانە وەکو پێویست جێبەجێ نەکرابێ یاخود ئەو وەزعی کە لە عێراقدا هەیە لەوانەیە وڵاتی ئوردن هەموو کات نەیتوانیا ڕێکەوتنەکان جێبەجێ بکا بۆیە بازرگانی یاخود هاوسەنجی بازرگانی لە نێوان عێراق و ئوردن تا ئێستا لە کاتی لە ئاستی پێویستدانە. بەڵێ زۆر سپاس گەیلان حادی سعید سەرۆکێتی هاوردە و نردنکارانی کوردستان لەقی هەولێر، سپاس کە لە عەمانەوە لەگەڵ مام.